بەڕێزان دوو بەهرە هەیە کە بەڕاستی هەموو کەسە ناتوانێت ئەنجامی بدات یاخود پێویستی بە توانە و لێهاتوویەک هەیە، ئەویش بەهرەی نووسینە لەگەڵ خۆش نووسینە و هەردووکیشیان جیاوازن جا چی بگا بەوەی کە ئەم توانە بێکەوە کۆ بکرێتەوە. ئەمە ڕەنگە جوانێکی تایبەتتر بەو بابەتانە بنووسێکە کاری لەسەرەکرێ. لەم تەوەرەیەماندا دەچینە لای مامۆستا عومەر تۆفیق کە نووسەر و جواننووسە و لا شاری هەڵەبجەوە لەگەڵ بادا. سڵای خوات لێ بێ مامۆستا عومەر، ئەم کاتت باش. دەستپێک پێم خۆشە ئەزمموی خۆت باسکەی لە کێکەوە هەست بۆ بەهرە و توانایە و کردو و گرنگیت پێدا بۆی کە دەست پێ بکەی لە بواری جواننووسیە خۆت ببینیتەوە. بەڵێ سەرەتا دەست خۆشیتان لێ یەکەم. سڵاومێ بۆ پەیام و بۆ بینەرانی ئازیزی پەیام. لە ڕاستیە خولیای خۆشنووسی و ئەم هونەرە جوانە لە ساڵەکانی هەشتاکان لە مەرحەلەی ناوەندیە بووم، دەستم مایە حەزم لێ کرد. ڕۆژێکیان خۆشنووسێک لە مزگەوتەکەمان هاتوو بۆ نوێژ، لەوێ قسەم لەگەڵا کرد و قوتی ئەتوانم من فێرت کەم. منی زۆر خۆشحاڵ بووم پێی کە ئەویش مامۆستا ڕێبوار ئەحمەد غولامە کە ڕێز و سڵاوم هەیە لێرەوە بۆی. دوای ئەوە دووسێ دەرسی بەردەوامی پێوتم، دوای ئەوە ئیتر خۆم کوڕاستەکەم کڕی دەستم کرد بە فێربوونی ئەم هونەرە، هونەری خۆشنووسی و توانیم خەتاتە گەورەکانی هەموو جیهانی ئیسلامی بە تایبەتی عێراق و تورکیا و میسر کتێبەکانیان کۆ بکەمەوە و لەسەر نامیلکەکانیان خۆم فێر بکەم، خۆم ئاشنای ئەم هونەرە بکەم، چونکە ئەمزانی کە هونەرێکە خزمەت ئەکا بەڕاستی بە دین و بە نەتەوە و بە هەموو سەکتەرەکانی ژیان بە تایبەتی لەو کاتانەی کە لەو سەردەمانەی کەواوەکو ئەمڕۆ کۆمپیوتەر و ئەم جۆرەشتانە لە ئاران نەبوو کە بتوانرێ بە شێوازێکی کۆمپیوتەری بنووسێت. خەتاتی و خۆشنووسی دەورێکی زۆر زۆر ئەساسی هەبوو لەو کاتە. بۆیە منیش بەهرەم بە تواناکانمدا هەوڵی خۆم بوو، هەوڵی تاکە کەسی خۆم بوو کە بەردەوام ئەم نووسی. جاری وا هەبوو ئەمیز واز بێنم ئیتر ئەموت فێر نابم بۆچی وازنێنم، بەڵام دوایی دیسانەوە سەر لە نوێ ئەموت کێڵێ فێر نابم، ئەی ئەوانە چۆن فێر بوون، ئەبێ هەر فێر ببم. بۆیە بەردەوام دەستم کرد بە نووسین، دەستم کرد بە خۆشنووسی و پرۆڤەکردن تا خوای گەورە پەروەردگار بەهرەکەی پێبەخشیم. لە خوای گەورەی ئەبینم بەڕاستی. من نیەتم خوابوو، نیەتم ئەوە بوو کە فێر بم، بتوانم ئاەتێکی جوانی پێ بنووسم یا فەرمودەیەکی شیرینی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێ بنووسم و هەڵی واسم و لە شوێنێکا بخوێندرێتەوە و سوودی لێوەربگیرێ. بەڵێ مامۆستای بەڕێز، بێگومان خۆشنووسی یان جواننووسی هونەرە، بەڵام بۆ لە هەرێمی کوردستان ئەم هونەرە وەکو باقی هونەرەکانی دیکە گرنگی ئەو توی پێنەدراوە. یانی ئەگەر تۆ بەشەکانی دیکەی هونەر وەکو گۆرانی و میوزیک و شێوەکاری و بابەتەکانی دیکە بێنیتە ئاراوە، لەگەڵ جواننووسی یان خۆشنووسی ئەو ئیحتیمام و گرنگی پێنەدراوە. هۆکاری ئەمە بۆچیە گەڕێتەوە بە بڕای بەڕێزت؟ خۆ منیش لە ڕاستیە ئەو پرسیارەم هەیە، هەمومان ئەو پرسیارەمان هەیە لە ئەم دەسەڵاتی کوردیە بە تایبەتی لە دوای ساڵەکانی 90ەوە پشتگوێخستنی خۆشنووسی و خەتخۆشی و خەتاتی لە کوردستانە سەری هەڵدا. گینا لە هەشتاکانی شاتەنەند حکوومەتی عێراقی ئەو سەردەمە کتێبێکی کوڕاستەیەکی خەتی هەبوو لە هەموو مەراحیلەکانە ئەبوا بخوێنرایە، هەرچەند بە شتێکی کرچ و کاڵیش بوو وەکو ئێران و تورکیا نەبوو. بەڵام لەم دوایانە لە دوای ساڵەکانی 90ەوە دوای ڕاپەڕینەوە حکوومەتی هەرێم پشتگوێی خست لەبەرچی ئەوەش پرسیارێکەکەوە هەموو کەسێک کردوێتی وەڵامێکیشی نییە بەڕاستی. هەر وەڵامەکەی ئەوەیە پێی ئەڵێن خەتی عەرەبی، ئەمانیش پێم وایە لەبەر خاتری ئەوەی کەەوە هەر شتێ وشێ عەرەبی پێوە بوو بێ ڕەنگە زۆر بەو سوورەتە گرنگیان پێنەداوە. مامۆستا جواننووسیان خۆشنووسی دەکرێت لە چی شتێکدا سوودی لێ بینێ یاخود لە چی بوارێکا زیاتر بەکارێت؟ جارانەمان بینی تەنها لافتەی پرسەکانیان هەندێک شوێنی پێدەنەخشێنرایەنەوە تا لە دوکانێکا شوێنەگەر جوانێکمان شتێکی جوانمان بنووسیایە دەمان کرد. ئێستا دەکرێت بۆ چی شتێکی تر بەکاربێن بە تایبەتی کە بواری بیناسازیوانە پێشکەوتووە ڕەنگە لە زۆر زەخرەفەی جوانی بیناسازیە بتوانرە سوود لەم بابەتانە بێنرێت. ئەم هونەرە هونەری خۆشنووسی بەڕاستی هونەرێکە زەوقی ئەوێ، حەز و خولیا و ئارەزوویەکی ئەوێ. ئەو کەسەی کەوا حەزی لێ نەکات
حەق نییە ئینسان پێی بڵێ گرنگی پێ بدە بەڵام ئەگەر کەسێ حەزی لێ بکە بەڕاستی هونەریەکە هەم ژیانی ئینسانەکەی مسۆگەر ئەکات پێشتر ئەیکرد ئێستاش هەر ئەیکات وەکو مادیەن و دوکانێکی هەبێ و خۆشنووسی تیا بکە نووسینی تیا بنووسێ بۆ خەڵکو و قوتعە و تابلۆ ئەو جۆرە شتانەی ترکە ئەنووسێ بۆ جوانی بەڕاستی ئێمە گرنگێکی من خۆم گرنگێکی تایبەتم پێدا ئەگەر خۆم ئەو گرنگیم پێنایە بە تایبەتی لە ڕاستیە وەکو خەتاتەکانی هەڵەبجە خۆشنووسەکانی هەڵەبجە لەو کاتە دەورات و شتیان نەئەکردەوە کە کەس ئێمە فێر ببین مەجە بواری ئەوەشیان هەر نەبوو لەو کاتە بەڵام من خۆم توانیم کە هەرچۆنێ بێ ئەم خۆشنووسیە فێر ببم و چەندان خول و دەورەی لێ بکەمەوە. بەڵێ مامۆستا پرسیارێکی گرنگ ینی لێرە دێتە پێشەوە لە بابەتی جواننووسی و خۆشنووسیایی ژەوەیە بۆچی ئەوانەی کە سەرقاڵن یان با بڵێن دەستیان داوەتە ئەم هونەرە هونەری خۆشنووسی زیاتر ئاەتە پیرۆزەکانی قورئان ئەنووسنەوە یان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی سەگەر تۆ لە پێشەنگایەکی خۆشنووسیە بەشداری بکەی ئەو تابلۆیانی دانراون زۆر ئەگەر هەمویان نەبێت زۆرینەی زۆریان ئاەتە پیرۆزەکانی قورئانن هۆکار چیە زیاتر خەتاتەکان خۆشنووسەکان جواننووسەکان پەنابن بۆ نووسینی ئاەت و فەرمودەکان خۆی لە ڕاستیە کاتی خۆی لە سەردەمی عەباسیەکان و بەڵێ لە سەردەمی عەباسیەکان و ئەمەویەکان لە دوای ئەمەویەکان و عەباسیەکانەوە گرنگی بە خەت درا بە خۆشنووسی درا بوو بە هونەرێکی ئیسلامی ڕەسەن هونەرێکی ئیسلامی ئەتوانی بڵێ خەتی ئیسلامی یعنی عروبە و عەرەب ناوێ ناو خەتی عەرەبی ئەگینا هونەرێکی ئیسلامی ڕەسەنە لە عالەمی ئیسلامیە دوای ئەوەی کەوا کۆمەڵێ فەرموودە هەبوون کە ئینسان یانوا لێ ئەکردکەوا دوورکەوێتەوە لە وێنە کێشان و هەندێک وێنەی زیند و ئەو جۆرشانە دەستیاندایە ئەم خۆشنووسیە بۆ ئەوە شتێکی زۆر حەڵاڵ بوو وە خزمەتێکی ڕاستەوخۆ بوو بە قورئان و بە حەدیث بە نووسینی ئەو ئاەتە جوانانە بە شێوازێکەوە خەڵک بیخوێنێتەوە پێی خۆش بێ دەستێکی باڵایان هەبوو یەکێ لەوانە ئیبن موقلە کەوا وەزیری دەولە بوو وەزیریش بوو خەتاتیش بوو. مامۆستا پرسیارەوە بکەم ئایا هەر کەسێک بێ دەتوانێت فێری خۆشنووسیان جواننووسی بێ یا ئەوە تا پێویستە ئەو بەهرەیەشی جابێ ئەو کاتە توانێت کاری لەسەر بکات؟ هەر کەسێ بیەوێ ئەتوانێ فێری ئەم هونەرە جوانە ببێ بەس حەزی لێ بکە خولیاکەی تیا هەبێت یەک گەورەی و ئەجر و پاداشتەکەشی لە بەرچاو بگرێ بەڕاستی ئەگەر گەورەی پاداشتەکەی لە بەرچاو بگرێ کە لە ڕۆژی قیامەتە ئەو ئاەتەی نووسیوێتی ئەو پەنجانەی کە بەکاری هێناوە ئەو مەرەکەبەی بەکاری هێناوە ئینشاءالله شایەتی بۆ ئەدات شایەتی ڕەزامەندی خوای گەورەی بۆ ئەدا لە ڕۆژی قیامەتە بۆیە ئەم هونەرە هونەرێکی زۆر مبارەکە و بۆ دنیایش بەڕاستی جوانیەک و خۆشنووسیەکە وەکو عەرەب ئەڵێ الخط للفقير مال وللغني كمال وللأمير جمال بەڕاستی بۆ پاشایان جوانیە بۆ فەقیر ماڵە بۆ ئەمە بۆ دنیا بۆ قیامەتیش ئەوە خێرەکەی هەر نابڕێتەوە ئینسان ئەگەر خۆشنووس بێ ئاەتی یا فەرمودەیەک بنووسێ هەتا ئەو ڕۆژەی ئەخوێنرێتەوە هەڵواسرا بێ ئەم ئەجر و پاداشتی بۆ نووسێ بۆیە هونەرێکە من حەز ئەەکەم داوا ئەەکەم لە چ خوشکان چ برایان داوا ئەەکەم لە بینەرانی ئازی خۆشەویست مناڵەکانیان با گرنگی با هەوڵ بن دایکان و باوکان گرنگی بە ئەم هونەرە بدەن ئەنی هەر هیچ نەبێ ئەگەر لێ کرایەوە یەکسەر ناوی مناڵەکانیان بنووسن ئەگەر هیچ نەبێ کوڕاستەیەکیان لە بازار بۆ بکردن و ماجیکێک یان قامیشێک یان دوو قەڵەم ببەسن بە یەکەوە بڵێ ئاتۆزێ با خەتی خۆش ببێ هەر هیچ نەبێ مامۆساکە لە نووسینەکانت تێبگات لە وەڵامەکانت تێبگات ئەگەر بتوانێ گەنجانی ئێمە لاوانی ئێمە ئەلحەمدوللا ئەمڕۆ من بە خولەکانی خۆم ئازانم کە خەڵک زۆر تامەزۆی ئەم هونەرێ بەڕاستی بە تایبەتی خوشکان کە زۆر تامەزۆی ئەم هونەرن لە مێژووی ئیسلامیشا کۆمەڵێ ئافرەتی زۆر لێهاتوو پێشکەوتوو و لە هونەری خۆشنووسیا هەمان بووە چ لە عێراق لە میسر لە تورکیا بە تایبەت ئەم سێ وڵاتە کە لە عالەمی ئیسلامیا زیاتر ناودار بووە ئەم هونەریان
گرنگی پێداوە ئەم هوەرەش هوەرێکە بەڕاستی حق ئێمە گرنگی پێ بدەین چونکە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن هوەرە جوانەکان و لەلایەن خوێندی باڵاوە گرنگی پێ نادێ و پشتگوێ خراوە بەڕاستی هەری حەیف کە پشتگوێش خراوە بەڕاستی من لێرەوە داواشیان لێ ئەەکەمکەوە داوا لە پەروەردە و داوا لە خوێندنی باڵا ئەەکەمکەوە خۆشنووسی بخەنە ناو بەڕاستی من خوێندنەوە با بخوێندێ با مناڵ خەتی خۆش بێ گەنج خەتی خۆش بێ با ئەو مامۆسایی خەتاتە دەرسی تر نەڵێتەوە بەس خەتاتی بڵێتەوە با ئەو مامۆستانێکەوە خەتا خۆشنووسن لە بڵا تەوزیع ببن بەسەر قوتابخانەکانە با فەرعی خۆشنووسی بکرێتەوە لە پەیمانگاکانە لە کۆلیجەکانە بۆ ئەوی گرنگی بەم هوەرە بدرێت چونکە گەنجەکانمان زۆر حەزی لێ ئەەکەن و فێریش ئەبن زۆر ئاسانە بە تایبەتی ئەگەر لە خەتی ڕقعەوە دەست پێ بکەن هەر کەسێ لە خەتی ڕقعەوە دەست پێ بکە کە دەستی ڕاهێنا بۆ خەتی ڕقعەی تر دوای ئەوە خەتەکانی تر هەمووی زۆر ئاسانە بێ دەست و پەنجەی نەرمە بێت بۆیان. بەڵێ ماوەسا باست لە خەتی ڕقعە کرد. بام پرسیارەکە ئاوا بکەم لە هوەری خۆشنووسیە ئەو جۆرانەی خەت کامانن کە سەرەکین و دەبێ خۆشنووسێک شارەزا بێ لیان چەند جۆر خەت هەیە؟ جۆرەکانی خەت زۆرن بەڕاستی بەڵام هەندێک جۆرمانەیە سەرەکین وەکو خەتی نوسخ ئەو خەتێک کە قورئانی پێ نووسراوەتەوە ئێمە ئێستا ڕۆژانە دەوری ئەەکەینەوە ئەی خوێنین ئەو خەتی نوسخە خەتێکە وەسەتە لە نێوان نەخوێندنەوە و خوێندنەوەدا یعنی خەتێکی مامناوەندە بەڵام خەتێکیشمانەی لە سەروی ئەوە خەتی ثلثە کە ئاەتی قورئانی بۆ جوانی پێ ئەنووسرێتەوە ناخوێنرێتەوە بۆ هەموو کەسێ خەتاتەکان ئەتوانن بخوێننەوە ئەو کەسانەشی کە ورد و ژیرن با خۆشنووسیش نەبن ئەتوانن بخوێننەوە بەڵام خەتی نوسخ خەتێکی مامناوەندەوە هەموو کەس توانی بخوێنێتەوە خەتی نوسخ لە خواریشەوە خەتی ڕقعەمان هەیە خەتی ڕقعە خەتێکە لە ساڵی 1800ەکانە ممتازبەگی مستەشار دۆزیەوە لە تورکیا ئەم خەتەی داهێنا بۆ ئەوەی خەتێکی کورت و ئاسان و خۆش بێ هەموو کەس بتوانێت بینوسێ هەموو کەس بتوانێت فێری ببێ ئیتر کە سەیری خەتی ثلث ئەەکەی ئەڵێی بە حەیاتی نابن بە خەتات کە سەیری خەتی دیوانی ئەەکەی ئەڵێ بە حەیاتی نابن بە خەتات سەیری خەتی کوفی ئەەکەی ئەڵێ نابن بە خەتات بەس کەسەی خەتی ڕقعەکەڵێ ئەتوانم هەر ئەم ێوارەی بینوسم هەر ئەمڕۆ بینوسم نەکسبینێ بۆیە لە خەتی ممتازبەگی مستەشار خوای گەورە پاداشتی خێری باتەوە لە تورکیا کە ئەم پیاوە بەڕێزە دایهێنا بۆ ئەوەی دائیرەکانی تورکیا هەمووی لە سەردەمی عوسمانیا ئیشی لەسەر بکەن و بەوە عەریزەکانیان بنووسن ئیتر خەت کورد بوویەوە بچووک بوو جوان بوو خەنجیلە بوو لەو خەتە گەورە و کوفی و نسخوشتە دەرچوو ئەمە سێ جۆر خەت خەتی ڕقعە خەتی ثلث خەتی نوسخ خەتی دیوانیشمانەیە کە هەر ڕقعەیە بەڵام تۆزێ حڕیەت و سربەستێکی زیاتر و هەیە کە پێچاوپێکی تێ بکەی خەتی جەلی دیوانیشمانەیە کە پڕە لە نقطە لە نقطە بە نقطە دا ئەگیرێ بۆ ئەو جوانیەکەی لەو نقطانەیە کە تێئکرێ خەتی جەلی دیوانی خەتی فارسیشمانەیە کە ئێستا ئێران زۆر گرنگی پێەیە چونکە خەتەکە خۆی خەتی فارسی ناوە خەتی فارسیش سێ جۆرە چەند جۆرێکی هەیە شکستەی هەیە تعلیقی هەیە فارسی ئاسایی هەیە خەتی فارسی خەتێکەکەوە من ڕۆشتومەتە ئێران هەموو مناڵێکی ئێرانی ئەتوانێ بینوسێ سڵاو لەو دەوڵەتەی کەوا توانیوێتی گرنگی بە خۆشنووسی بات و مناڵی ئیبتیدایی خەتی فارسی بنووسێ لە لای ئێمە خەتاتێکی گەورە نەبێ کەس ناتوانێ خەتی فارسی بنووسێ لە ئێران مناڵێ سەرەتایی تەواوەکە ئەتوانێ بە خەتی فارسی بنووسێ وەش گرنگیەکی دەوڵەتە بە خەتی فارسی من لێرە و دەستخۆشی لە پەروەردەی جمهوری ئیسلامی ئێرانە کەمەوە شتێکی جوانە کردوێتی و تورکیاش هەمان ڕێچکەی هەیە ئەوانش گرنگی بە خەت ئەهێن داواکارم لە حکومەتی هەرێمیش ئەمە بخاتە بەرنامەی خۆیەوە چونکە خەتی فارسی تۆزێ قورسە بەڵام خەتی ڕقعە زۆر ئاسانە ئەتوانرێکەوە ئێمە بتوانین لە مەنهەجا خەتی ڕقعە بڵێنەوە و خوێندکاران هەواداران فێری خۆشنووسی بکەین ئینشاءالله و جۆری خەتی تریشمان زۆرە بەڕاستی کە لێرەدا پێویست ناکا باسییان بکەین چونکە هەر خەتێکیان لە خەتەکەی تر جیابووەتەوە چونکە خەتی ثلث خەتی ئیجازەشی لێ جیابووەتەوە خەتی فارسی خەتی نەستەعلیق و تعلیق و شکستە ئەمانەی لێ جیابووەتەوە خەتی ڕقعەش خەتی ڕقعەیەکی شکستەشی هەر لێ جیابووەتەوە کە درێژکردنەوە و کورتکردنەوە و شتی تایە بۆیە ئەمە جۆرەکانی خەت بوو بەعام کە باسم کردبووتان.
زۆر باشە مامۆستا دڵنیام هەم خۆتان لە مامۆستا فێربوون هەمیش ڕەنگە کەسانێکی ترتان فێر کرد بێت تا چەندێک ئێوە خۆتان گرنگی بە خول و دەوراتە ئەیەن بۆ خۆشنووسی و ئایا بەشداریتان کردووە لە هیچ بۆ نمونە پێشبڕکێکی نێودەوڵەتیە یان لە ئاستی جیهانی ترا توانی بێتان گرنگی بۆ بواری خۆتان بدەن؟ لە ئاستی نێودەوڵەتیە لە تاران بەشداریم کردووە لە پیشانگا لە کرماشان کردومە لە کاتی خۆیان لە سەردەمێکە ئێمە وکۆڵە بجێی ئەڵێن لە سەردەمی کیمیایەکە و دوای کیمیایەکە بۆ مێژوویەک بۆ شارەکەمان لەو سەردەمانە بەشداری پێشانگام کردو بەش پێشانگای سەربەخۆم نەکردوتە لە وڵاتانە بەڵام لە شاری هەڵەبجە پێشانگام کردوتەوە لە سلێمانی لە هەڵەبجەی تازە لەو شوێنانە پێشانگام کردوتەوە کاتی خۆی لە نەوەدەکانە و لە بیدایەتی 2000ەکانە توانیومە بەڵام بەداخەوە تا ئێستاکە نەڕەخساوە بۆم کە بتوانم لە دەرەوەی وڵات بەشداری بکەم لە تورکیا بە تایبەتی لە مالیزیا لە قەتەر لە ئەم شوێنانە گرنگێکی تایبەتی بە خۆشنووسی ئەدرێت و دەوراتی بۆ ئەکرێتەوە و پێشانگای نێودەوڵەتیشی بۆ ئەکرێتەوە تەنانەت من خەتا یەکێ لە خۆشنووسە بەغدادیەکان خەتێکی بینیم وتی ئەم خەتە ئەگەر تۆ نووسی بێتت تۆ گوناحە خۆشنووسێکی نێودەوڵەتی نیت ئەو کاتە من دەستم گرۆ پێکەنینتم خۆشنووسی نێودەوڵەت قەت ناگەمە ئەو ئاستە تۆ زۆر زیادە ڕۆیەکەی وتی نەخێر من خۆم خەتاتم ئەزانم لە کونهی خەت لە ناوکرۆکی خەتی ئەگەم کە چۆن توانیوتە ئەم چرایە وێنا بکەی شێوەی ئەم چرایە توانی بنووسی بە نووسینی متعاکیس و پێچەوانە بتوانی بە ئاەتێکی قورئان چرایەک باسکەی چراکەش تەفسیری ئاەتێک بێت بۆیە وتی تۆ زۆر بەڵام ئیتر بەداخەوە ینی وەکو بڵێ نەمانتوانیوە لە بەغدایش هەر بەشداریم کردووە لە مەعرەزی کۆلیج و ئەم جۆرە شتانە لە کۆلیجی شەریعە نەوەی پێشەنگا و بەشداری خۆل گرنگی و تایبەتی خۆی هەیە هەم بۆ ئەوەی کە خەڵک ڕەخنەت لێ بگرێ یا بۆ نمونە زیاتر هونەرەکەی خۆت بەرەو پێشبەری و لە ڕووی داهاتیشەوە ینی بوونی پێشەنگا بۆ خۆشنووسێک بەشداریکردنی کە تابلۆکانی تێدا نمایش کات و تێدا بیفرۆشێت تا چەند گرنگە بەشداری پێشەنگا وکردنەوەی پێشەنگا لە هەردوو بابەتەکە لە بابەتیەوەی کە داهاتێک بێ لە بابەتیەوەی کە گەڕەخنە و بۆچوون و پێشنیارێکە بێ با ئیشەکەی تۆ دەوڵەمەندتر بکات. لە ڕاستیە هەردووینەکەی هەیە هەردوو ڕاهندەکەی هەیە ئەگەر پیشانگا بکرێتەوە ئەگە گرنگی بە پیشانگا بدرێ لە ڕاستیە داهاتێکی خۆشی ئەبێت ئەوە شتێکی شکیتیانە تابلۆکان ئەناسرێن و خەتا خۆشنووسەکە ئەناسرێت و تابلۆکانی ئەفرۆشێ بەڵام تابلۆی خۆشنووسی عادەتەن ناتوانرێ بفرۆشرێ چونکە وەکو چۆن وەکو تابلۆ جیهانیەکانی ئەو وینە گەورەکان بیکاسۆ ئەوانە کە توانیوانە بە پارێکی گران فرۆشن نسخەی ئەسڵی خەتەکە زۆر گرانە نسخەی ئەسڵی لە خۆشنووسیە کەم کەس ئەتوانێ بیکڕێ و دەوڵەمەندەکانی ئێمەش نەگەشتونەتە ئەو ڕۆشنبیری و سەقافەتەیەوە بێن تابلۆیەکی ئاەتێکی جوان قسەیەکی جوان شعرێکی جوان بکڕن و لە نووسینگەکەیان ناڵی واسن بەداخەوە چوومەتە نووسینگەی زۆر کۆمپانیا زۆر دوکانی گەورە شوێن ئاەتێکم نەدیوە هەڵبواسێ بە خەتێکی جوان بڵێ ئەو تابلۆیم کڕیوە بە مەسەلەن بە 5 وەرەقە بە 10 وەرەقە بە وەرەقەیەک خەتاتەکە ناتوانێت ینی بەڕاستی تابلۆکەی بفرۆشێ چونکە لەوە چێ ئەو تابلۆی تۆ سەیری ئەەکەیت و دەی بەلایە لەوانەیە بە 2 هەفتە نووسی بێتی لەوانەیە بە 2 هەفتە زەخرەفە و نەخشی کردبێ وە بۆ مناحی داهاتەکەی زۆر لاوازە حقەتەن هەرچەند ئەگەر بکرێت زۆر گرنگە ئەوە بکرێ شتێکی زۆر باشە. بەڵام ناحی ڕخنە و پێشنیار من زۆر لە ئیسفادەم لێ ئەکرد لە نەوەدەکانە پێشنیار پیشانگام ئەکردەوە ساڵێکیان 93 بوو پێشانگایەکم کردەوە لە شاری هەڵەبجەی شەید ئەو کاتە لە هۆڵی ئەحمەد موختار جاف پێشانگاکەم زۆر هیلاک بوو بوومتیا ئەو خۆشنووسی و هەموو عقلیەتێکە لە نووسینە هەموو توانایەکەم سەلیقەیەکم تیا بەکارێنە توانیم کۆمەڵی تابلۆی زۆر جوان بنووسم. بەڵام 2 تابلۆ نووسی بە تایبەتی خەتێک بوو بەڕاستی پێڵن خەتی مێرولەیی
خەڵێکە زۆر واوەکەی زۆر گەورەیە بەڵام لە خوارەوەینەکەی بچووکە دوای گەورە ئەبێ کۆمەڵێشتە خۆکو شێوەی مێرو لە گەورەکان کە سەریع ئەڕۆن لەو شێوە مێرولەیە خەتاتێک ئیسفادەی کردووە خەتی مێرولەیی داهێناوە منیش دوو تابلۆم بە خەتی مێرولەیی نووسی هەتا مامۆستا ڕەجا وێنە کێشی بەناوبانگ و بە توانایی شاری هەڵەبجە ئێستا لە سلێمانی دانشێ وتی مامۆستا هەموو پێشانگاکە ئەوەنی ئەم دوو تابلۆ مێرولەیە پێم خۆش نەبوو کە نووسیوتە تم بۆچی وتی چونکە خەڵک وازانێت تۆ بەس خەتە تەقلیدیەکان ئەزانی تۆ هەر خەتە تەقلیدی و لاسایی کردەوەکان ئەزانینیان زانی ئیبداعیش ئاوا گەشتۆتە ئەو ئاسێک بتوانانی خەتی مێرولەیی زۆر زۆر جوان بنووسی زۆر دڵم پێی خۆش بۆ ڕخنێ بۆ ڕخنە نەبوو هاندان بوو بەڵام ڕخنەش بوو لە هەمان کاتدا یعنی ئەو دەرچۆ لە هینی تەقلیدی لاساییکردنەوە نووسینی خەتاتی هەر بە شێوەی ثلث و ڕقعە بڕۆنە شێوەی تازە و نوێ ئێمەش لەم کە ڕۆژەی ئێمە لەم سەردەمەی ئێمە بەڕاستی کەسێ نییە بێت بۆ پێشانگاکەمان بتوانێت ڕخنەی بەنا بگرێ وە کۆمەڵی ڕخنە هەر ئەگیرێ بۆچی بە هەر ئاەت ئەنووسن بۆچی هەر فەرموودە ئەنووسن بۆچی هەر ئێمە هەموو شتێکە نووسین ئێمە وتەی شاعریشە نووسین ئێمە قسەی تابعین و قسەی سەحابەکان خوان لێ ڕازی بێت قسەی پیاوچاکانە نووسین حتا من ئیسفادەم لە قسەی ناپلیۆن و قسەی کەسە بەناوبانگە جیهانیەکانیش کردووە نووسیومە زۆر جار حتا جارێکیان تابلۆیەکم نووسی بوو کە سەلاح الدینی ئەیوبی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ هاوڕێگرتن لە لام لە گرتنی قەڵایەک مەزنترە ئەنی ئەوە ریوایەتی گرتنی قەڵا بووە چکە کەسێکی عسکەری بووە بەڵام ئەڵێ هاوڕێیەک بگرم بیکەم بە ڕەفیقی خۆم خۆشی بێم و خۆشم بوێ لە گرتنی قەڵایەک مەزنترە یەکسەر ئەو تابلۆیم هێنا و من کردم بە تابلۆیەکی جوان و نووسیم کە سەلاح الدینی ئەیوبی ئەڵێ گرتنی هاوڕێیەک لە گرتنی قەڵایەک لەلام جوانتر و مەزنترە یعنی ئێمە بەو شێوەیە بەڵام حقەتەن بۆ ئەوەی کەوا ڕخنە و پێشنیار و شتمان تەقدیم کرێ من لە هەموو لایەکەوە زۆر ڕخنەم قبول کردووە و وەرم گرتووە بە چاوێکی بەڕاستی لێبوردانم پێم وتوتمە دەست خۆشی لێەکەم من حەزم بەوانە هەیە کە ئەڵێن دەستی خۆش بێ هونەرەکە جوانە حەزیشم بەو کەسانە هەیە کە لەگەڵ ئەوەشار ڕخنەیش ئەگرن چونکە ڕخنە ئینسان دروست ئەکا لە ژیانە نابێ هیچ کەس لە ڕخنە بترسێت زۆر باشە بەڵام ساڵ لە کۆتایی ئاگەشتێکت ما بێەوە باس لەو بکەی بە پێی پێشکەوتنی ئامێرەکانی تەکنەلۆژیا و هاتنی ئەو خەتانی کە بۆ نووسین بەکاریە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کۆمپیوتەر و ئەو بابەتانەیە توانیوێتی جواننووسی و خۆشنووسی کاڵ بکاتەوەیان ئەوەتە ئەمە هەر گرنگی و ئەهمیەتی خۆی ماوە یەکێک لەو خاڵانی کە یەکێک لەو شتانی کەوا خەڵکی سارد کردوێتەوە لە هونەری خۆشنووسی ئێستا جێگرەوەی هونەری گۆرانی نییە تا ئێستش لەم تا ئەم دقەیە تا ئێستاکە جێگرەوەی ڕسم دروستکردن نییە تا ئەم دقێت جێگرەوەی وەکو بڵێ کۆمەڵێ هونەر نییە بەڵام خۆشنووسی بەداخەوە کۆمپیوتەر هات جێگەی گرتەوە ڕاستی بە تایبەتی ئەلەم دوایە شاکەتۆ تابلۆیەکی گەورە ئەنەخشێنی بۆ دوکانەکەت بۆ ستۆدیۆکەت بە 10,000 بە 15,000 لە ڕاستیا خەتاتێ ناتوانێت بە 300,000 ئەو بۆ بنووسێت بۆیە ئاسانکاری ئەمڕۆبەر لە ڕێگەی کۆمپیوتەرەوە کە کراوە زەرەرێکی زۆریشی داوە حقەتەن خۆشتێکی جوانیشە و شتێکی زۆر زۆر جوانیشە ئەو تابلۆ هونەریە حازریانەی کە دروست ئەکرێ بەڵام ژیانێکی گەورەی لە هونەری خەتدا هونەری خەتی تۆزێک کاڵ کردوتەوە و ئەم پشتگوێخستەی زیاتر هۆکارێکی ئەوەیە من کاتی خۆی دوکانم هەبوو زۆر ئیسفادەم لێ کرد ژیانی ئەبردم بەڕێوە بەڕاستی لەگەڵ مامۆسایەتیەکەشما بەڵام لەم دوایانە دوکە خەتاتەکانیش هاوارێن لێ هەستاوە کە ئەڵێن هەمووان دوکانەکانماندا ئەخین بێجگە تابلۆی نووسینی پرسەنامە هیچ شتێک نەماوە بە دەستمانەوە و ئێستاش لەم ماوەیە ئەویش کرا بە کۆمپیوتەری لەوەچێ ئەوەشیان بەدەستەوە نەمابێ بۆیە کۆمپیوتەر توانیوێتی بەڕاستی توانیوێتی زەرێکی گەورە زیانێکی گەورە بدات لە ئەم هونەرە لەم دوایانە کاڵی کردوتەوە بەڵام وەکو حەز و خولیایەک کەشتێکی زۆر زۆر خۆشە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی یەکە بی بە خەتات و تابلۆیەکی جوان بنووسیت و خەڵک سەیری بکات ئەم من حەزەکەم خەڵکی لە دوو ڕوانگەوە واز لە هونەری خۆشنووسینێن بە تایبەتی بەرەی ئیسلامیەکە ئەو نەوانەی خوشکان و برایانمان کە ئەلحەمدوللا مەشغوڵن لە ڕێکخراوە ئیسلامیەکان و لە ناولایەنە ئیسلامیەکان و خەریکی کاری ئیسلامین حقەتەن خۆشنووسی ڕێک پەیوەستە بە قورئان و فەرموودەوە
بۆیە حەز ئەەکەم وەکو لایەنەکان وەکو ڕێکخراوەکان گرنگی بدەن بە خۆشنووسی و نەیەڵن کاڵ بێتەوە ناو خەڵکە. ئێمە بە تەناو خەتاتەکان هیچمان پێ ناکرێ. ئێستا ئەلحەمدوللا ئەوان توانەیەکی باشی کۆکردنەوەی خەڵکیان هەیە، ئەتوان ئاوا جارجارەیە پێشانگا بکەنەوە، پێشانگا بە ئێمەش بکەنەوە جاری وا هەیە، بە ئێمە بڵێن کە پێشانگایان بۆ بکەینەوە گرنگی بۆ ئەوی کاڵ نەبێتەوە. حقەتەن ئەم هونەرە ئەگەر کاڵ بێتەوە بەڕاستی زیانێک لە ڕوانگەی هونەری قورئان و فەرموودە ئەیات. بەڵێ سپاس بۆ مامۆستا عومەر تۆفیق نووسەر و جوانووس کە لەم تەوەرە لەگەڵمانە. دەست خۆش مامۆستا گیان، زۆر سپاس دەکەین.